ماوەی 4 مانگە کۆڕۆنا ڕووی لە ئێران کردو و تا ئێستا 180,156 کەس تووشی ئەم ڤایرۆسە بوون. زۆربەی مسافرەکانمان ڕێنماییەکان ڕەچاو دەگرن، بەڵام هێندێکیان دەمامک نەبەستن. ئێستاش کە دەبینن من دەمامکم نەبەستووە بەهۆی ئەوەیە لە هەوای ئازاددا مە پێویست ناکە بیبەستم. زۆربەی مسافرانی تاکسیەکەی من دەمامک بەکاردێنن، بەڵام هێندێک زۆر گوێی نادەن. بەڵام ئێمە گوشارمان زۆر لەسرە، بە تایبەت ئێستا کە هەواش گەرمە. حکوومەت و لێژنەی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا و وەزارەتی تەندروستی هەرسێ زۆر بە توندی گلەیان لە خەڵک کردو کە ڕێنمایە تەندروستیەکان ڕەچاو ناکەن و دەمامک و پاکەرەوەی دەست بەکار ناهێنن. بەڕای من لە ناو پاس و مترۆ و تاکسی پێویستە دەمامک بەکاربێنین، بەڵام لە هەوای ئازاد پێم وانییە زۆر پێویست بکە. زۆرتر لە شوێنە گشتیەکان دەبێت دەمامک بەکاربێنین، نە لە هەموو شوێنێک. چاولێکە لە مانگی 2 تا ئێستا ئەگەر توش بووبام ئەوە توش دەبووم، بەڵام تا ئێستا توش نەبووم. پێم وایە ئەو کەسانەی هێزی بەرگری لەشیان کزە ئەوە هەر توش دەبن. سەرەڕای بڕیاری توندی حکوومەت سەبارەت بە لێدانی دەمامک لە ناو پاسی ناوشار و مێترۆ تاکسی هێشتا هێندێک خەڵک بێ دەمام خەریکی هاتوچۆن. حکوومەت بە فەرمی ڕایگەیاندووە کە خەڵک بێ ماسک ئیزنینەیە کە بچێتە ناو مێترۆ و تاکسی و پاس. بەڵام ئێستا دەبینین کە هێندێک لە خەڵکان ماسک لێ نادن و باوەڕێن بە ماسک نییە. هێندێک بیانی خۆیان هەیە دەڵن کە ناتوانین هەناسە بکێشین، هێندێک باوەڕێن پێینێ دەڵن کە ماسک هیچ کاریگەرێکی نییە. بەڵام لەم لاوە دەبینین کە ئاماری توش بووان ڕۆژ بە ڕۆژ بەرزتر دەبێتەوە. ئاکۆشەم سەدینی گەلی کوردستان تاران.